تا ئێستا پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد ئاسایی نەبووەتەوە و ناکۆکی و کێشەکان باڵپەسێردراوی ماونەتەوە، بەڵام هەردوو لا دەیانەوێت لاپەڕەیەکی نوێ هەڵبدەنەوە و بڕیاریان داوە هەنگاوی پێویست بۆ چارەسەرکردنی کێشەکان بنێن. سەبارەت بەو وەفدەی کە ئێستا چۆتە بەغدا، ئەمە قۆناغێکی نوێیە بە نیسبەتی کوردەوە لەبەر ئەوەی لەگەڵ دەسەڵاتێکی نوێ کە مالیکی نەماوە ئێستا عەبادی لەسەر تەختە لەگەڵ ئەوە مامەڵاکە بۆ هەردوو لا چ بە نسبەت بەغدا چ بە نسبەت کوردەوانە قۆناغێکی نوێیە. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ کورد بە قەناعەتی من ئەوەیە لەوەی کە ئەم وەفدە کاتێک کە ئەچێت داواکاریەکانی کۆنکرێتی بن، شەفاف بن، ڕوون بن لەگەڵ بەغدایە بۆ ئەوەی و مدەیەکی دیاریکرا و دیاری بکات بۆ داواکاریەکانی. سەردانی وەفدەکەی هەرێم بۆ بەغداد لە کاتێکدایە کە تاکو ئێستاش لێپرسراوانی هەرێمی کوردستان گومانیان لە نیازپاکی بەغدادەیە و دایانەوێت ئەم جارە گەرەنتی جێبەجێکردنی داواکاریەکان مسۆگەر بکەن. لەو ڕۆژگارە تازە هاتۆ تا ئاراوە شتێکی بەسەر فەرز کردوین، چۆن بەسەر ئێمە فەرز کراوە ئەوهاش بەسەر بەغدا فەرز کراوە، ئەبێ لێک نزیک بوونەیەکی هەبێ بۆ ئەوەی بە ئەنجامێکی گشتگیر و گشتلایەنە بگەین بۆ ئەوەی ئاواتەکانی هەر ئاواتەکانمان لەگەڵ بەغدا حەقەکان و مافەکانی و خۆمان لێ وەربگرین بە ئاشتی. بێگومان لە هەموو ئەم کێشانەدا ئەمە گفتوگۆ هەبێ باشترە و ئێمە هیوای سەرکەوتن بۆ وەفدا خواستین کە بتوانن ئەم جاریان بەجددی ئەم ئیشانە ینی چارەسەر بکرێت، ینی بە وەرەقەی زەختەوانێ بچێن وەکو ساڵەکانی تر نەبێ هەر وا دەبێت و دوایەوە کە ئەگەنەوە باری قووەتی خۆیان و توانای خۆیان هەموو شتەکانی تر وەلانێن. لە نێوان ململانیەکانی نێوان هەرێم و بەغداد هاوڵاتیان هەرێمی کوردستان چاویان لە هەوڵەکان بڕیوە بۆ ئەوەی کۆتایی بەو قەیران و ئابلوقە ئابوورێ بێنرێت کە ماوەی نزیکەی ساڵێکە هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت. سەردانی وەفدەکەی هەرێم بۆ بەغداد لە کاتێکدایە کە وادە سێمانجی کە کورد بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی دەستنیشانی کردووە بەرەو تەواوبوون دەڕوات و لەلایەکی ترەوە دیار نییە کە ئەم سەردانانە کۆتایی بە ناکۆشی و ململانیەکانی نێوان هەرێم و بەغداد دێنێت یان نا. مەروانە بڵا، کورد سات نیوز، سلێمانی.